ناوی کتێب نهێنیەکانی دەروونناسی تاریک، نووسینی ویلیام کۆپەر، وەرگێڕانی سەمیر حوسێن. ئاشکراکردنی چەند تەکنیکی شاراوەی بەکاربردنی هەستی، شۆردنەوەی مێشک و کۆنتڕۆڵکردنی عەقڵ. فێر بە چۆن خەڵکی بخوێنیتەوە. نهێنی NLP و زانستی قایلکردن بۆ کاریگەری دانان لەسەر هەر کەسێک کە بتەوێت. وەرزی یەکەم، ئاشنابوون بە نهێنیەکانی دەروونناسی تاریک. دەروونناسی تاریک هەر وەکو بنەما و ئایدیاکانی پەیوەست بەو زانستەوە دەتوانێت هاوکاریت بکات لە کار و پیشەکەتدا. بێگومان نامەوێت بە فێربوونی ئەم ڕێگایانە هانت بدەم بۆ ئەوەی ببیتە کەسێکی خراپ یان شەڕانگێز. بابەتەکە ئەوەیە بە زانینی ئەو نهێنیانە کاردانەوە و کرداری باشترت دەبێت لە ژیان و لە هەلومەرجە جیاوازەکاندا. جیاوازی قایلکردنی تاریک و دەستکاری سۆزداری شاراوە. نیەتی سەرەکی و ڕاستەقینەی خۆی دەشارێتەوە و ناڕوون دەیهێڵێتەوە. کەسی زەفەربەر یان سوئیسفادەکەر تەرکیز دەکاتە سەر لایەنی سۆزداری قوربانی، چونکە دەزانێت کە هەستی کەسەکە لایەنی سەرەکی کەسایەتیەکەی پێک دەهێنێت. بێگومان بوونی زانست و زانیاری هێز و توانایی دەهێنێت. بۆ پەیبردن بە نهێنیەکانی تاریکی دەروونناسی سەرەتا دەبێت ئاشنای بابەت و واتای بنەڕەتی و بنەماکانی تێگەیشتنی دەروونناسی بین. دەروونناسی دەتوانرێت وەکو توێژینەوە لە کرداری مێشکی مرۆڤ پێناسە بکرێت. شوێنپێی زانستی دەروونناسی دەتوانرێت لە هەموو بوارەکاندا لە ڕیکلامەکانەوە بیگرە تاکو دەگاتە پەیوەندی و هەستەکانی وەکو عەشق و ڕق ببینرێت. ئەو کەسەی ئاگاداری بنەماکانی زانستی دەروونناسی بێت بە ئاسانی دەتوانێت سوود لەو لایەنە وەرگرێت و بۆ کاریگەریکردنە سەر کەسانی دیکە. بەڵام بەدەستهێنانی ئەو زانستە دژوارە. ڕێک وەکو دۆزینەوەی لایەنەکانی دیکەی سنوورەکانی پەیوەست بە نەوەکانی مرۆڤ. نهێنیەکانی دەروونناسی لە ناو قوڵایی بوونی مرۆڤەکاندا شاراوەتەوە و لە دیدی کەسانی دیکەوە نادیارن. بۆ بەدەستهێنان و دەرخستنی ئەو نهێنیانە دەبێت لەم بوارەدا کتێبێکی زۆر بخوێنرێتەوە. نهێنیەکانی دەروونناسی تاریک و ئەو بنەما و تاکتیکانە لەلایەن کەسانی کاریگەرەوە بەکاردەهێنرێت. بۆچی دەبێت بە ئاگابین لە نهێنیەکانی دەروونناسی تاریک؟ چونکە لە دنیای ئەمڕۆدا سوود لە دەروونناسی تاریک وەردەگیرێت. قایلکردنی تاریک دەتوانرێت بە هەوڵدانێک بۆ خستنە ژێر کاریگەری کەسەکان بەهۆی تاکتیکەکانی دەروونناسی تاریکەوە پێناسە بکرێت. هەروەها دەتوانرێت ئەم تاکتیکە بە پرۆسەیەک پێناسە بکرێت کە لە ڕێگەیەوە کەسەکە قەناعەت دەکات بە کارێک کە بە پێچەوانەی خواست و بەرژەوەندیە کەسایەتیەکەیەوەیە ئەنجامی دەدات. قایلکردنی تاریک کردارێکی نائەخلاقیە و بزوێنەرەکانی پشت ئەم کردارەش بە پێچەوانەی ئەخلاقیەتەکانی مرۆڤەوەیە. لە دەستکاری سۆزداری شاراوەدا بۆ گەیشتن بە ئامانجی کۆتایی تەنها دەبێت تەرکیز لەسەر یەک کەس بکرێت. بەڵام لە پرسی قایلکردندا نەک تەنیا دەتوانیت سوود لە یەک کەس وەربگریت، بەڵکو دەتوانیت لە ناو گروپ و کۆمەڵەی گەورەتریشدا بەکاری بێنیت. بۆ کاریگەری کردنە سەر کۆمەڵە تایبەتەکان لە خەڵکو و تەنانەت هەندێک جاریش لەسەر هەموو ئەو کەسانی کۆمەڵگە کاریگەر دەبێت. ئەمەش ئەوە دەخاتە ڕوو کە قایلکردنی تاریک چەندە دەتوانێت مەترسیدار بێت، چونکە ڕاستەوخۆ دەتوانرێت کاریگەر بێت بۆ گۆڕینی شێوەی بیرکردنەوەی کۆمەڵگە و چینە جیاوازەکان.
ئایا چ کەسانێک سوود لە دەروونناسی تاریک وەردەگرن بۆ کاریگەریکردنە سەر خەڵکی؟ لەوانەیە ئێستا ئەو پرسیارەتان بۆ دروست بوو بێت کە بە وردی چ جۆرە کەسانێک سوود لە ڕەوشی قەناعەتسازی تاریک وەردەگرن. ئەو کۆمەڵە کەسە بەرژەوەندی خوازانە لە مەودووە کە بە قایلکەر ناویان دەبین، هیچ گرنگی نادەن بە کاریگەری کارەکانیان لەسەر ژیانی کەسانی دیکە. ئەوانەی ئەم جۆرە هەڵسوکەوتیان هەیە یان کەسانێکی زۆر خۆپەرستن کە حەز و خواستەکانی خۆیان بە گرنگتر لە حەز و خواستەکانی خەڵکی دیکە دەزانن، یان کەسانی دژە کۆمەڵگەن کە پەیبردنێکی ڕاستەقینە و گرنگیدانیان نییە بۆ هەستی کەسانی دیکە. پێشینەی قایلکردن، هەوڵدان بۆ گۆڕینی هەڵسوکەوت یان بیرروڕای کەسێک سەبارەت بە بابەتێک یان چەمکێک یان کەسێکی تر. بە درێژایی مێژوو واتە و کردداری دەستەواژەی قایلکردن وەڕازیکردن تووشی گۆڕان بووە و واتاکەی گۆڕانکاری بەسەردا هاتووە. ساڵانێکە کە هەندان و قەناعەتسازی خەڵک بە شێوەیەکی کردداری بوونی هەیە. لە ڕاستیدا دەتوانرێت بوترێت ئەو کارە لە سەردەمی یۆنانی کۆنەوە بوونی هەبووە. دیارە ئەو بابەتە بەو مانایە نایەت کە ئەمڕۆ پرۆسەکانی هونەری کردداری قایلکردن کتومت وەکو ڕابردووە. ئەوەی ئەمڕۆ لە بەرچاوە هونەری هاندان و قایلکردن و چۆنیەتی سوودوەرگرتنە لێی، کە ئەمڕۆ بە شێوەیەکی زۆر بەرچاو گۆڕانکاری بەسەردا هاتووە. ڕیچارد ئیم ماوەیەکی زۆری تەرخان کرد بۆ لێکۆڵینەوە لەبارەی بیرروڕاستسونەتیەکان، شێوەی سوودوەرگرتن لێیان و چۆنیەتی کاریگەری گشتیان لەسەر فەرهەنگ و کللتور. هەروەها کتێبێکی بە ناوی هاندانی دینامیکی پەیوەندیەکان و تێڕوانینەکان لە سەدەی 21دا بڵاو کردەوە. لەم کتێبەدا 5 شێوەی جیاوازی لە بەکارهێنانی بەهاکانی ئەمڕۆی لە چاو ڕابردوودا خستۆتە بەر باس و لێکۆڵینەوە. یەکێک لەو بوارانە ئەو کۆمەڵە پەیامانە کە وەکو پەیامی هاندەرانە لە بەرچاو گیراون کە ئەمڕۆ بە شێوەیەکی زۆر بەرچاو پەرەیان سەندووە. لە یۆنانی کۆن هاندان و کردداری قەناعەتسازی خەڵکی تەنیا لەناو دەقە نووسراوەکان و گفتوگۆکانی نێوان نوخبەکاندا سوودیان لێوەردەگرت. ڕەوشەکانی هاندان نەکەر بە شێوەیەکی بەرفراوان بەکار نەدەهێنران، بەڵکو زۆر بەکەمیش سوودیان لەو جۆرە تەکنیکانە وەردەگرت. لە دنیای ئەمڕۆدا گەیشتن بە خواستەکانت بەبێ سوودوەرگرتن لە پەیامەکانی هاندان و قایلکردن زۆر دژوارە. شێوازە جۆرا و جۆرەکانی ڕیکلامکردن لە بەرچاو بگرە. لە یەک ڕۆژدا زیاتر لە 3000 پەیامی هاندەرانە و قایلپێکەرانە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا بڵاو دەکرێتەوە. جگە لەوەی کە زۆر جار لە ماڵەوە دانیشتویت کەسانێک لە دەرگاکە دەدەن و هەوڵ دەدەن بەهۆی ئەو وەسف و باسەی کە بۆ کەلوپەلەکانیان دەیکەن هانت بدەن یان ناچارت بکەن بۆ کڕینی کاڵاکانیان. لە دنیای مۆدێرنی ئەمڕۆدا زیاتر لە هەر سەردەمێکی دیکەی مێژووی سوود لە هاندان و قەناعەت پێکردن وەردەگیرێت. دەتوانرێت بوترێت ئەمڕۆ خێرایی گەشەسەندنی پەیامەکانی هاندان و قەناعەت پێکردن زۆر پەرەیان سەندووە. لە کاتێکدا ناردنی یەک پەیامی هاندەرانە و قەناعەت پێکەرانە لە یۆنانی کۆندا بەلایەنی کەمەوە 1 هەفتە جارێک یان زیاتریش ئەنجام دەدرا. حەزی هاندان و قەناعەت پێکردن لەو سەردەمانەدا سنووردار بوو، چونکە زۆربەی خەڵک توانای وەرگرتنی ئەو پەیامانەیان نەبووە. زۆرێک لە دەستپێشخەریەکانی هاندان و قەناعەت پێکردنیش بە شێوەی ناچاری وەکو حزوری لە ناو خەڵکیدا ئەنجام دەدرا. بەڵام ئەمڕۆ ئەنتەرنێت، ڕادیۆ و تەلەڤیزیۆن بوونەتە سەرچاوەیەکی باوەڕپێکراو بۆ پەرەسەندنی ئەم جۆرە پەیامانە و بە خێراییەکی زیاتر بۆ هەموو کونج و کەلەبەرێکی دوور و نزیک. ئێستا تەنها لە ماوەی چەند چرکەیەکدا
هەڵبژێردراوە سیاسیەکان دەتوانن لە یەک کاتدا قسە بۆ هەموو لایەنگرەکانیان بکەن. واتە خێرایی گواستنەوەی قسەکانیان پەرەی سندووە. کاریگەری پەیامە قەناعەت پێکەر و هاندانەکان ئەگەر بە خێرایی بگوازرێنەوە دەبێتە چەند قات. سوودوەرگرتنی ڕاست و دروست لە هونەری هاندان و قەناعەت پێکردن دەتوانێت ببێتە هۆی بەدەستهێنانی پارەیەکی زۆر. ئەمڕۆ ئیش و کارێکی زۆر بەهۆی هێزی هاندان و قەناعەت پێکردنی مشتریەکانەوە بەدەست دێت و هەموو هەوڵدانێکیان بۆ سوودوەرگرتنی ڕاستەقینە لەو کارە بەکاردەهێنن، چونکە هەرچی زیاتر سەرکەوتوو بن لە کرداری هاندان و قەناعەت پێکردن، مشتریەکانیان بۆ کڕینی کاڵاکانیان بێگومان پارەیەکی زیاتر و زیاتر بەدەست دەهێنن. زۆرێک لە دامەزراوەکان وەکو کۆمپانیا و خزمەتگوزاری گشتی، کۆمپانیا یا سنتەرەکانی ڕیکلام زۆر بە شێوەیەکی تایبەتی لێکۆڵینەوە و کار دەکەن لەسەر ڕەوشی پەیوەست بە هاندان و قەناعەت پێکردنی بەرامبەرەکانیان. شێوازی کار و جوانکاری لە ڕەوشی هاندان و قەناعەت پێکردن بە درێژایی مێژوو گۆڕانکاری و پەرەسەندنی زۆری بەخۆیەوە بینیوە. پێشتر کاتێک کەسێک دەستی بۆ قایلکردن و قەناعەت پێکردنی خەڵکی ببردایە، ئەوە ئەو بیرروباوەڕ و بۆچوونەکانی خۆی بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا دەخستە ڕوو بۆ کۆمەڵێک یان گروپێک لە خەڵک، تاکو ئەوانیش بۆچوونەکانیان لەسەر بابەتی بەرامبەر یاخود گفتوگۆی لەسەر بکەن و بیگۆڕن. بەڵام لە ئێستادا ئەو ڕۆژانە تێپەڕیون. ڕەوش و پرۆسەی قایلکردن و قەناعەت پێکردن زۆر زیرەکانەتر و شاراوەتر لە پێشتر ئەنجام دەدرێت. کاریگەریەکانی دەروونناسی تاریک. ئێستا حەز دەکەم ڕێنوێنیت بکەم بۆ بابەتە سەرەکیەکە، بەڵام ئاگادار بە کاریگەریە لاوەکیەکانی ئەم بابەتە لە کاریگەریەکانی خودی بابەتەکەش زیاترە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە چۆن دیاردەی نهێنی ئامێزی دەروونناسی تاریک کاریگەری هەیە لەسەرمان؟ ئایا هەر بەڕاستی ئەم پرسە کاریگەری ڕاستەقینەی هەیە لەسەر ژیانمان؟ بەڵێ، دەتوانم ئەو دڵنیاییەت پێ بدەم کە هیچ گومانێک لەم مەسەلەیەدا نییە و لەم وەرزەدا چۆنیەتی ئەو بابەتت بۆ ڕوون دەکەمەوە. دەبێت ئەوە بزانین کە کەسی بەرژەوەندی خواز لەگەڵ قوربانیەکەی هەردووکیان دەکەونە ژێر کاریگەری دەروونناسی تاریکەوە. بۆ پەیبردنی ئەم کاریگەریانە دەبێت قسە لەسەر سەرچاوە سەرەکیەکانی دەروونناسی تاریک بکەین. ئەو کەسانەی سوودمەندن لە تایبەتمەندیە کەسیەکانی وەکو خۆپەرستی، دژە کۆمەڵگەیی، ماکیاڤیلیزمی کە بە بەشێک لە تایبەتمەندیە تاریکەکانی کەسایەتی دادەنرێن، زیاتر لە هەموو کەسێک تووشی کێشەکانی پەیوەست بەم مەیدانە و بوارە دەبن. ئەگەر هەر سێ تایبەتمەندیە کەسایەتیەکە لە ناو یەک کەسدا هەبن، ئەگەری توشبوونی بە تاوان زۆر زیاترە. بۆ نمونە کەسی خۆپەرست هەمیشە هەست بە گەورەتر و تایبەتبوونی خۆی دەکات، زۆر ماف بەلایەنگربوونی خۆی دەدات، هەمیشە حەسوودی دەبات بە سەرکەوتنی کەسانی دیکە و هەڵسوکەوتی سەرمایە گوزارانە لە ناو خۆیدا پەرە پێدەدات. سیفەتە دیارەکانی دژە کۆمەڵگە: کەمبوون یا نەبوونی وجدانی ئەخلاقی، نەبوونی دەردەدڵی و دڵسۆزی، توشبوون بە هەڵسوکەوتی توند و تیژانەی تێکدەرانە، خۆویستی و نەبوونی قبوڵکردنی بەرپرسیارەتیە، خۆ بە گەورەزانین بە بچووکزانینی کەسانی دیکە و هەڵسوکەوتی دەسەڵات خوازانە بە ناچاری و هەڕەشە ئامێزانە لە نیشانە دیارەکانی کەسایەتیەکانی ماکیاڤیلیە. هەر یەکە لەو سێ تایبەتمەندیە بە تەنها کێشە دروستکەرن، بەڵام ئەگەر هەر هەمویان لە ناو کەسێکدا کۆ ببنەوە، کێشەی کەسەکە بە تایبەتی لەبارەی پەیوەندی خەڵکیەوە دەبێتە چەند قات. بۆ نمونە، ئەگەر کەسێک بەبوونی هەموو ئەو تایبەتمەندیانە لە شوێنێکدا ئیش بکات، لەوانەیە لە شوێنی کارەکەیدا هەڵسوکەوتێکی نەگونجاوی هەبێت و تەنانەت لە کاتی ئەنجامدانی ئاساییترین کارەکانیدا تووشی کێشە ببێت. سەرەڕای ئەوەش ئەگەری هەیە کە ئەم کەسە بەهۆی نەبوونی توانای تەحەممولکردنی ژیانی کۆمەڵی
یان دەسە جەمعی ببێتە هۆی دروستکردنی کێشە و گرفت لە شێوەی کارە دەسە جەمعیەکاندا و بەم کارەی شەپۆلێکی بەهێز لە ڕق و قینە سەبارەت بە خۆی دروست بکات. ئەم جۆرە کەسانە سەرەڕای کارەکانیشیان لە پەیوەندیە شەخصیەکانیشیاندا تووشی کێشەی جۆراوجۆر دەبن. پێویستی و نیازی هەمیشەیی ئەوانە بە گرنگیدان و قبوڵکردن و پەسەندکردنی لەوانەیە ببێتە هۆی ماندووکردن و ئازارپێگەیاندنی کەسانی دیکە، هەر بۆیە پەیوەندیەکانیان بە خێرایی کۆتایی دێت. ئەم کەسانە بۆ کۆنتڕۆڵکردنی کەسانی بەرامبەریان سوود لە دەستکاریکردنی جەستەیی و سۆزداری وەردەگرن، هەروەها حەزیان بە ئەنجامدانی هەڵسوکەوتی سوکایەتی و کردن هەیە لە قسە و لە هەست و لە جەستەیی، تەنانەت سەبارەت بە هاوسەر و منداڵەکانیشیان. ئەگەر ئەم جۆرە ئەزموونەت هەبووە دەتوانیت بە هەوڵدان و کارکردن لەسەر ڕەوشی دەروونناسی چارەسەری وەربگریت. گرنگ نییە ئەم کێشانە تاکو چەندە قوڵن و تاکو چ ڕادەیەک لە ناو کەسەکەدا ڕەگ و ڕیشیان داکوتاوە. تۆ هەمیشە دەتوانیت بە گۆڕانکاری لە تێڕوانین و هەڵسوکەوتەکانت گۆڕانکاری بەسەر ئەزموونەکانیشتا بهێنیت. یەکەم هەنگاویش ئەوەیە کە پێی بە هەلەلومەرجەکانت ببیت. گرنگ نییە ئەم کێشانە تاکو چەندە قوڵن و تاکو چ ڕادەیەک لە ناو کەسەکەدا ڕەگ و ڕیشیان داکوتاوە. تۆ هەمیشە دەتوانیت بە گۆڕانکاری لە تێڕوانین و هەڵسوکەوتەکانت گۆڕانکاری بەسەر ئەزموونەکان تا بهێنیت. یەکەم هەنگاویش ئەوەیە کە پێی بە هەلومەرجەکان ببیت، کێشەکانت بناسیتەوە و بە خێرایی هەوڵی چارەسەرکردنیان بدەیت. ئەو کەسانەی کە پەیوەندیان لەگەڵ کەسانی خاوەن کەسایەتی، خۆپەرست، دژە کۆمەڵگە و ماکیاڤیلیانە هەیە، لە کۆتاییدا بە مێشکێکی ئاڵۆز و هەستێکی زیان پێگەیشتووەوە ئەوانە بەجێ دەهێڵن. ئەم زیانە زۆر جار لەوانەیە جەستەیی یان تەنانەت قەرەبوونەکرا و چارەسەر نەکراو بێت. کەسێکم بەهۆی دراوسێتیەوە دەناسی کە ئەزموونە ترسناکەکانی هانیدام بۆ نووسینی ئەم کتێبە، چونکە بەڕاستی هەموو شتێکی بەهۆی ئەم مەسەلەیەوە لەدەستدا بوو. ماڵ و ئیشەکەی لەدەستدا بوو، مەسەلەی داراییەکەی لە خراپترین حاڵەتدا بوو. هەموو ئەمانە تەنها بەشێکی بچووکی کێشەکە بوون. ئێمە هیچ پەیوەندیەکمان لەگەڵ ئەو کەسە تاوانبارەی کە ژیانی دراوسێکەمانی وێران کردبوو نەبوو، کەچی ئێمەش تووشی زەرەر بووین. لەو حاڵەتەدا بووبووین بە قوربانی. کێشەکانی ئێمە بەڕادەی کێشەکانی ئەو گەورە نەبوون، بەڵام ئێمەش تووشی زەرەر بووین چونکە دراوسێ باشەکەمان لەدەستدا بوو. ئەم کەسە بە زیندوی مایەوە، بەڵام دوایە و ئەزموونە هیچ کات نەگەڕایەوە حاڵەتی ئاسایی. ئێمە متمانەمان سەبارەت بە هەموو کەس لەدەستدا و ئێستا پێدەچێت بە هۆکاری زیاتریش پێویستمان بە پەیوەندی شەخسی هەبێت بۆ پاراستن و متمانەی خۆمان. گەورەترین و خراپترین کاریگەری دەروونناسی تاریک لەسەر کەسەکان دروستکردنی هەستی بێمتمانەیی و گرفت و کێشەیە. هەندێک لە کەسەکان بەهاکانیان لەدەست دەدەن، هەندێک پەیوەندیەکانیان لەگەڵ کەسانی دیکە لە خراپترین حاڵەتدایە و هەندێکیش تەنانەت گیانیان بەهۆی ئەم کێشانەوە لەدەست دەدەن. هەر بۆیە سەرنجدان بەو پرسانە دەبێت بزانرێت کە دەرئەنجامی ئەم تاریکیە تاکو چەندێک زیان پێگەیەنەرە و وێرانکەرە، وە زەرورە کە خۆمان لە بەرامبەر ئەم دیوە شاراوانەدا بپارێزین.